لە ڕۆژی جیهانی بەرەنگاربوونی توندوتیژی دژی ئافرەتان وەک بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونی توندوتیژی دژی ئافرەتان و خێزان لە ساڵانی ڕابردوو لە ئێستا و لە داهاتووشدا کارمان کردووە بۆ کەمکردنەوەی توندوتیژی بەگشتی و توندوتیژی دژی ئافرەتان و خێزان بە تایبەتی بە ئەرکی خۆمان زانی وەک دەستگایەکی جێبەجێکردن هاوشان لەگەڵ جێبەجێکردنی یاسا ئەرکی هوشیاری ئاشتەوایی لە نێوان تاکانی خێزان بڵاو بکەینەوە لە سۆنگەی ئەوەی کە تەواوی زیندومانەوەی سروش لەسەر بنەمای یەکگرتنی دوو ڕەگەزی جیاواز هەنگاو دەنێت بۆیە بە ئەرکی خۆمان زانیوە داکۆکیکاری مافەکانی سەر جەمتاکەکانی خێزان بین بێ جیاوازی بەڕێوەبەرایەتیمان لە ڕێگەی نووسینگەکانی و هێڵی گەرمی 1990 بەڕێوەبەرایەتیمان و لیژنەی ئاشتەوایی و سنتەی ڕایشکاری خێزانی و هەروەهاتی مۆبایلەکانیەوە بەردەوام هەڵمەتی هوشیاری جێبەجێکردنی خراپبەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن نزیکەی 14 ساڵە لە ڕووی سزایی و یاساییەوە بەداداچوونی بۆ دەکات. هەوڵمانداوە پارسەنگی و لاسەنگی لە ئەرک و مافدانە هێڵین و جیاوازیەکان لەسەر بنەمای جۆری کۆمەڵایەتی کاڵبکەینەوە. بۆ ئەمە بەسە بە بەردەوامی دەرگامان کراوە بۆ بەڕووی گشت دەستگاکانی ڕاگەیاندن و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ساڵانە لە دەرگای هزری گشت کۆمەلگا دەدەین بە کۆڵان و کوچە و قوتابخانە و زانکۆ خێزانەکاندا ڕادەگەین خێزان ئاسوودەترین لانکە و پەناگەی ئارامی مرۆڤە لە سروشدا و مەی شەوێنن وەک ئاشکرایە بەڕێوەبەرایەتیمان بە ناوشار و دەرەوەی شار حەوت نووسینگەی هەیە کە بە بەردەوامی و بە شەو و ڕۆژ 24 کاتژمێر دەرگایان کراوەیە بەڕووی هاوڵاتیاندا و سکاڵای لێ تۆمار دەکرێت کە بۆ دەمانگی ئەم ساڵ نزیکەی 2656 سکاڵا تۆمار کراوە 1732 سکاڵا لەلایەن ڕەگەزی مێ و 900 سکاڵا لە ڕەگەزی نێر تۆمار کراوە لەگەڵ ئەوەی کە 24 سکاڵاش مافی گشتی بووە. بەهۆی 16 ڕۆژەی توندوتیژی بەرامبەر ئافرەتان ئێمە هەستاوین بە کردنەوەی پێشانگایەک لەسەر بە ناوی هاوارەکانی ژێرخاک ئەم پرۆژەیە ناوی هاوارەکانی ژێرخاکە کە باز لەو گۆڕە بێناو نیشانانە دەکات کە پڕێتی لە چیرۆکی دڵتەزێنی ئەو ئافرەتانی کە کوژراون لەلایەن کە سوکاریەوە بە ناوی شەرەفەوە ئێمە بیست لەو حەمان ئامادە کردووە وەک شێوەکارێک بیست لەو حەم ئامادە کردووە بۆ ئەم پرۆژەیە هەر لەوە حەیەک باز لە چیرۆکی دڵتەزێنی ئەو ئافرەتانە کاکە توندوتیژی بەرامبەر کراوە کە کوژراوە لەلایەن کە سوکاریەوە بە هەر چیرۆکێکی دڵتەزێنی خۆیان بێت چیرۆکی لەوحەکان لەلایەن پارێزەرێکەوە دەستم کەوتووە بە ناوی ڕۆژگار هەمووی چیرۆکی ڕاستەقینە و دڵتەزێنن و لە هەر چیرۆکێکە من تابلۆیەکم دروست کردووە بە پێی چیرۆکەکە بەڕاستی ئێمە ئەرکمان ئەوەیە ئیشی ئێمە لێرەیە ئەوەیە کە توندوتیژی بۆ وەستێنین بەرامبەر ئافرەت یان کەمیکەینەوە چونکە بەڕاستی ئێمە لە کللتورەکەین کە تایە پیاو سالاریمان هەیە بەهۆی بوونی کللتورێکەوە کە دانراوە بۆمان چەندەها ئافرەتی تیا کوژرێ تیا ئاسووتێنرێ تیا توندوتیژی بەرامبەر ئەکرێ کە ئەمە دیاردەیەکی باوە لە ناو کووردا و ژن کوشتن هەیە ئەبێ ئافرەتەکان هۆشیارتر ببنەوە و خۆیان معریفە بکەن بۆ ئەوەی بەڕاستی کە بتوانن بەرەنگاری ئەو توندوتیژیانە ببنەوە و پێویستە پیاوەکانمان زیاتر لەو ڕۆ بخوێننەوە بەڕاستی تێگەشتوتر بن لەو بارەیەوە بۆی ئەم دیاردە نەمێنێ و یەکسانی لە بینی هەموو لایەکە هەبێ. ئامانجی سەرەکیمان ئەوەیە کە بەڕاستی بەرچاوڕوونی بین بە کۆمەڵگەی کوردی کە تا ئێستا کەیسەکانی توندوتیژی ژنان بەردەوام لە بەرەو پێشچووندایە بەداخەوە ئەبێ بڵین ئەبوو بمان وتایە بەردەوام کەمتر ئەبێتەوە بەڵام بەداخەوە ئێمە ئەڵێن ڕۆژ بە ڕۆژ لە زیادبووندایە ساڵی پار ئەگەر ئاگاداربی بەداخەوە کە تەنها لە یەک مانگە 7 ئافرەت خۆیان کوشت و کوژران کە ئەوە هەمومان ئاگادارین بەداخەوە و وەکو خۆم شخصی من چیرۆکەکان
تیژەکانم کۆ کردوێتەوە 4 ساڵی ڕێکا خەریکی ئەم ئیشەم بەڕاستی کاری سەرەکی من لە پاڵپا کاری پارێزەرایەتیە کۆکردنەوەی ئەو چیرۆکانەیە هی گۆڕە کوژراوەکان کە بێناسنامەن و خەڵک خۆیان بڵین هیچ کەسێک خۆی ناکا بە ساحێبی و ئەو گۆڕانە ئەوانن کە کەس نازانێ ئایا دایکیان کێ باوکیان کێ من دەستم کردو بە کۆکردنەوەی ئەم چیرۆکانە کە بەڕاستی بەلامەوە زەرورە بیان وروژێنین چونکە هەندێکیان بەڕاستی بە سڵحی عەشایری داخراوی خوێنیان ون کراوە هەندێکیان بکوژەکانیان ڕۆیشتونەتە دەرەوەی وڵات و لەلایەن کەسوکاری یاخۆتی هەر حیزبێک یاخود هەر دەسەڵاتدارێک داڵدەدراوە کە ئەمەش خۆی داڵدەدانی بکوژانی ژنان خۆی هۆکارێکی سەرەکیە بۆ ئەوەی کە بەڕاستی تونند و تیژی دژی ژنان ساڵ بە ساڵ بەرەو پێشچوون بەرەو زۆربوون بڕوات و بەڕاستی بەداخەوە ئێمە وەکو پارێزەران و وەکو ڕاگەیاندنکاران وەکو زانایانی ئاینی بەڕاستی ئەمانەوێت هەوڵ بین هەمومان بەیەکەوە بە یەک دەست بە یەک دەنگ هەوڵ بین لانی کەم ئەگەر ناتوانین بنە بڕیکەین با کەمیکەینەوەوانێت ئەو تونند و تیژانی کە ڕۆژانە بەرامبەر بە ژنان ڕوو ئەدات تقریبا لە ماوەی ئەو 4 ساڵە 200 چیرۆکم دەستکەوتووە بەڵام 20مان نمایش کردووە کە ئەوە ئەو 20 ڕەنگە لە چاو ئەوانی تراتیژیاتر بێ لەبەرەوەی ئێمە کەیسە زۆر باوەکانمان هەڵبژاردووە کە بۆ سەردەمی ئێستا ڕێک ئەم کەیسانە لە دادگاکانی سلێمانیە بوونەتە هۆی تونند و تیژی دژی ژنان.